ئەو نیشتمانیانی بەڕێز سڵای خۆی گەورەتان لێبێ. ئەم پەیامە ڤیدۆیەم بە ڕوونی بۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەیەتی کۆمەڵی بەڵگەی ڕوون لەسەر داهاتی نەوت لەسەر داهاتی ناوخۆ خەمە ڕوون کە بەڵگەی نوێ بەڵگەی ڕوون و حاشا هەڵنەگرن. بەڕێزان، لە مانگی هەشتی پارساڵ نرخی نەوت برێند بەرمیلی $75 بوو، داهاتی نەوت بۆ خەزیێنەی گشتی $350 میلیۆن بوو. مانگی پێشوو $97 بوو، داهاتی نەوت هەر $350 میلیۆن بوو. واتە $22 نەوت گران بووە، بەڵام داهاتی نەوت هەر $350 میلیۆن. لە کاتێکە بۆ ئەوەی 200 ملیارەکەی عێراق پڕ بکرێتەوە تەنیا $11 پێویستە بچێتە سەر هەر بەرمیلێک. واتە $11 بچێتە سەر هەر بەرمیلێک کۆی داهاتی نەوت ئەو 200 ملیارە پڕەکاتەوە، بریتێ بێ لەو 200 ملیارە. پاشان چ منطقێ لەمایە داهاتی نەوت لە مانگی هەشتا وەکو داهاتی نەوت بێ لە مانگی دووە، کە ئەو کاتە بەرمیلی نەوت $75 بووە، مانگی دوی ئەمساڵ $97 بووە. بەمەش ئاماژەیە بۆی ئیش بۆ معادلە ناکرێت کەوتێت لە ساعت چلوێکە گڕێتەوە، بەڵکو داهاتی نەوت سابتە. من ئەمەوێ لێرە بەڵگەیەکی تر بخەمە ڕوو کە داهاتی نەوت چەندە. تەنیا داهاتی کێڵگەی نەوتی خورمەڵە، هیوادارم تەرکیستان هەبێ لەسەر ئەمە، تەنیا داهاتی کێڵگەی نەوتی خورمەڵە زیاترە لە $350 میلیۆن، $361 میلیۆن بە بەڵگەی خەبەڕ. کێڵگەی نەوتی خورمەڵە کە کوالیتی نەوتەکەی باشە، هیچ کۆمپانیەکی ئەجنەبی لێ نیە هات بێگەڕان و پشکنین و پارە خەرجکردن و ئەو شتانە هیچی دابێ، واتە کۆستی زۆر بێ، کولفەی زۆر بێزە پارەکەی وەرگێتەوە. بەڵکو کێڵگەیەکی حازری بووە لەسەر دەبەکانی پێشووی عێراقا هەبووە، لە 2007ەوە کەوتۆتە دەست هەرێمی کوردستان. ئەم کێڵگە گەورەترین کێڵگەی نەوتی هەرێمی کوردستانە، ڕۆژانە 175,000 بەرمیل نەوت بەرهەمی هەیە. کۆمپانیای کار ئیدارە و بەڕێوەبەواتە کۆمپانیای بیانی لێ نییە. نەوتی کەرکووک هەمان کوالیتی نەوتی خورمەڵەیە تقریبا و یەک دەماریشن. مانگی پێشوو 100,000 بەرمیل نەوتی کەرکووک بە بۆری کوردستانە چوە عێراق بەرمیلی بە $96 فرۆشتەوە. ئێمە ئەگەر وا دابنێین نزیکەی $7 بۆ ئیدارەدان و بەڕێوەبردن و خەرجی تەشغیلیە ڕوا لە هەر بەرمیلێک، باشە $8 دیکەش بەکرێی بۆریە ڕوا، کاکە ئەو بە 96 فرۆشتوەتی ئەوە با 75 بفرۆشتی کە هەمان نەوتیکە $70 مێنێتەوە. $70 کە ڕەتی 175,000 بەرمیلکەین کە ڕەتی 30 ڕۆژکەین ئەکاتە زیاتر لە $360 میلیۆن. واتە ئەم داهاتی نەوتە تەنیایی خورمەڵەیە. ئەی داهاتی کێڵگەکانی دری یعنی هیچە، هیچ سفرە، ئەیکەواتە ئێمە چیمان کرد؟ بۆیە بە دڵنیاییەوە پیاچوونەوەی جددی پرسیاری جددی لە داهاتی نەوتا بکرێت، داهاتەکە زۆر لەمە زیاتر. پاشان داهاتی ناوخۆ. بەڕێز سەرۆکی حکومەت، جێگری سەرۆکی حکومەت، پارمانی دوو داهاتی ناوخۆ بریتی بووە لە $374 میلیارد. طبعا تا ئێستا نەگەڕاوەتەوە. معقولە ئێستا $100 میلیارد بێ؟ عفو، $374 میلیارد دینار بووە، تا ئێستا هیچ نەگەڕاوەتەوە. معقولە ئێستا $100 میلیارد دینار بێ لە 374 هاتووێ بۆ سەر چ شۆکێکی دارایە ڕوودا؟ گومرگ بەردەوامە، هیچ خاڵێکی سنووری دانەخراوە، ڕسومات و باج هەیە. بۆ باشە ئەگەر لە بەرمیلێ نەوت ئێمە $35 بمێنێتەوە، ئەم مانگە نەوت بەپێی تەحلیلی شارەزایان لەوانەیە لە 110 برێن، 110 برێن، ئێمەڵێن 35 بمێنێتەوە. هاچەند بەکەم ڕازین بە 41ەکەی خۆتان $41. ئەگەر $110 بێت تۆ بە 100 بیفرۆشی لە 141 بمێنێتەوە $41. $41 کە ڕەتی 444,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بکە بە $41 هیچ پێویستمان بە بەغا نابێت، بە $32 بە $32 و داهاتی ناوخۆش نیوەی پارساڵ بێ پێویستمان بە بەغا نابێت. ئایا ڕەوایە بەرمیلێ نەوت لە مانگی سیا $110 بێ ئێمە $37 بان بۆ نەگەڕێتەوە؟ باش بە لە 141ەکە مەمنونین $41. 41 کە ڕەت کە بزانە چەندەکە نزیکەی $700 میلیارد دینارەکە. $41 بگەڕێتەوە کە لە 141 $700 میلیارد دینارەکە. لە داهاتی ناخۆش 174 میلیارد موچە چارەسەر بوو. بۆ بیر لە شتی تر بکرێتەوە. هەردووکتان سەرۆکی حکومەت و جێگرەکەی، ئەنجومەنی ئابووری، کێ لەم حکومەتەیە، وەزیری دارایی، ئەتوان بڵێن قاچاخی نین؟ نەقەر هەمووتان ئەڵێن قاچاخیە. کێش قاچاخیەکە لووتکەی دەسەڵاتێکە.
قاچاقی بەسەر میلەتی خۆتەوە بکەیت و تەنیا حەق داهاتی نەوتی کێڵگەی خورمەڵە بگەڕێتەوە ئەوە حاڵی نەوتەکە بێ بە دڵنیایە ئەمە من لێرە پێشنیارێتە هیوادارم دەسەڵاتم پێ بدەن دوومان ئەگەر با 1 ملیار دۆلار زەوی نایابم لە هەولێر و سلێمانی نەدۆزیەوە و بە یاسای فرۆشتن و بەکرێداری مڵکی دەوڵەت 1 ملیار دۆلار ئێنینەوە تو ئای بیکەنە خەدەمات بۆ وڵات ئێوە بیر لە هیچ کام لەم ڕێگا نەناکەنەوە یان ئەتانەوێ ئەم دۆخە بەم شێوە بەردەوام بێ هیوادارم ئەم پەیامەم گەشت بێت کاتێکی خۆش بۆ ئێوە ئەو نیشتمانیانی بەڕێز سڵای خۆی گەورەتان لێبێت ئەم پەیامە ڤیدۆیم بە ڕوونی بۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەیەتی کۆمەڵی بەڵگەی ڕوون لەسەر داهاتی نەوت لەسەر داهاتی ناوخۆ خەمە ڕوون کە بەڵگەی نوێ بەڵگەی ڕوون و حاشا هەڵنەگرن بەڕێزان لە مانگی هەشتی پارساڵ نرخی نەوت برێند بەرمیلی 75 دۆلار بوو داهاتی نەوت بۆ خەزیێنەی گشتی 350 میلیۆن دۆلار بوو مانگی پێشوو 97 دۆلار بوو داهاتی نەوت هەر 350 میلیۆن دۆلار بوو واتە 22 دۆلار نەوت گران بووە بەڵام داهاتی نەوت هەر 350 میلیۆن دۆلارەکە لە کاتێکە بۆ ئەوەی 200 ملیارەکەی عێراق پڕ بکرێتەوە تەنیا 11 دۆلار پێویستە بچێتە سەر هەر بەرمیلێک واتە 11 دۆلار بچێتە سەر هەر بەرمیلێک کۆی داهاتی نەوت ئەو 200 ملیارە پڕەکاتەوە بریتێ بێ لەو 200 ملیارە پاشان چ منطقێ لەمایە داهاتی نەوت لە مانگی هەشتا وەکو داهاتی نەوت بێ لە مانگی دووە کە ئەو کاتە بەرمیلی نەوت 75 دۆلار بووە مانگی دوی ئەمساڵ 97 دۆلار بووە بەمەش ئاماژەیە بۆی ئیش بۆ معادلە ناکرێت کە وتێت لە ساعت شلوێکە گەڕێتەوە بەڵکو داهاتی نەوت سابتە من ئەمەوێ لێرە بەڵگەیەکی تر بخەمە ڕوو کە داهاتی نەوت چەندە تەنیا داهاتی کێڵگەی نەوتی خورمەڵە هیوادارم تەرکیستان هەبێت لەسەر ئەمە تەنیا داهاتی کێڵگەی نەوتی خورمەڵە زیاترە لە 350 میلیۆن دۆلار 361 میلیۆن دۆلار بە بەڵگەی خەبەڕ کێڵگەی نەوتی خورمەڵە کە کوالیتی نەوتەکەی باشە هیچ کۆمپانیەکی ئەجنەبی لێنی هات بێگەڕان و پشکنین و پارە خەرجکردن و ئەو شتانە هیچی دابێ واتە کۆستی زۆر بێ کولفەی زۆر بەیزە پارەکەی وەرگێتەوە بەڵکو کێڵگەیەکی حازری بووە لەسەر دەمەکانی پێشووی عێراقا هەبووە لە 2007ەوە کەوتۆتە دەست هەرێمی کوردستان ئەم کێڵگە گەورەترین کێڵگەی نەوتی هەرێمی کوردستانە ڕۆژانە 175,000 بەرمیل نەوت بەرهەمی هەیە کۆمپانیای کار ئیدارە و بەڕێوە بڵاتە کۆمپانیای بیانی لێ نییە نەوتی کەرکووک هەمان کوالیتی نەوتی خورمەڵەیە تقریبا و یەک دەماریشن مانگی پێشوو 100,000 بەرمیل نەوتی کەرکووک بە بۆری کوردستانە چوە عێراق بەرمیلی بە 96 دۆلار فرۆشتووە ئێمە ئەگەر وا دابنێین نزیکەی 7 دۆلاری بۆ ئیدارەدان و بەڕێوەبردن و خەرجی تەشغیلی ئەڕوا لە هەر بەرمیلێک باشە 8 دۆلاری دیکەش بەکرێی بۆریە ڕوا کاکە ئەو بە 96 فرۆشتوەتی ئەوە با 85 بفرۆشتی کە هەمان نەوتیکە 70 دۆلار ئەمێنێتەوە 70 دۆلار کە ڕەتی 175,000 بەرمیلکەین کە ڕەتی 30 ڕۆژکەین ئەکاتە زیاتر لە 360 میلیۆن دۆلار واتە ئەم داهاتی نەوتە تەنیایی خورمەڵەیە ئەی داهاتی کێڵگەکانی در یعنی هیچە هیچ سفرە ئەی کەواتە ئێمە چیمان کرد بۆیە بە دڵنیاییەوە پیاچوونەوەی جددی پرسیاری جددی لە داهاتی نەوتا بکرێت داهاتەکە زۆر لەمە زیاتر پاشان داهاتی ناوخۆ بەڕێز سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت پارمانی دوو داهاتی ناوخۆ بریتی بووە لە 374 میلیارد دۆلار طبعا تا ئێستا نەگەڕاوەتەوە معقولە ئێستا 100 میلیارد دۆلار بێ عفو 374 میلیارد دینار بووە تا ئێستا هیچ نەگەڕاوەتەوە معقولە ئێستا 100 میلیارد دینار بێ لە 374 هاتووێ بۆ چ شۆکێکی دارایە ڕوودا گومرگ بەردەوامە هیچ خاڵێکی سنووری دانەخراوە ڕسومات و باج هەیە بۆ باشە ئەگەر لە بەرمیلێ نەوت ئێمە 35 دۆلار بمێنێتەوە ئەم مانگە نەوت بەپێی تەحلیلی شارەزایان لەوانەیە لە 110 برێن 110 برێن ئێمەڵێن 35 بمێنێتەوە هاچەند بەکەم ڕازین بە 41ەکەی خۆتان 41 دۆلارەکە ئەگەر 110 دۆلار بێت تۆ بە 100 بیفرۆشی لە 141 بمێنێتەوە 41 دۆلارەکە 41 دۆلار کە ڕەتی 444,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بکە بە 41 دۆلار هیچ پێویستمان بە بەغا نابێت بە 37 دۆلاریش
بە $37 و داهاتی ناوخۆش نیوەی پارساڵ بێ پێویستمان بە بەغا نابێ. ئایا ڕەوایە بەرمیلی نەوت لە مانگی $310 بێ ئێمە $37 بۆ نەگەڕێتەوە باش بە لە ساڵ 40ەکە مەمنونین $41 41 کەڕەتکە بزانە چەندەکە نزیکەی 700 میلیارد دینارەکە $41 بگەڕێتەوە کە لە ساڵ 40ەکە 700 میلیارد دینارەکە لە داهاتی ناخۆش 174 میلیارد موچە چارەسەر بوو بۆ بیر لە شتی تر بکرێتەوە. هەردووکتان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەنجومەنی ئابووری چیە لەم حکوومەتەیە وەزیری دارایی ئەتوان بڵێن قاچاخینی نەقەر هەمووتان ئەڵێن قاچاخیە کێش قاچاخیەکە لوتکەی دەسەڵاتێکە قاچاخی بەسەر میلەتی خۆتەوە بکەیت و تەنیا حەق داهاتی نەوتی کێڵگەی خورمەڵە بگەڕێتەوە ئەوە حاڵی نەوتەکە بێ بەدڵنیایەوە من لێرە پێشنیارێتە هیوادارم دەسەڵاتم پێ بدەن دوومان ئەگەر بای $1 میلیارد زەوی نایابم لە هەولێر و سلێمانی نەدۆزیەوە و بە یاسای فرۆشتن و بەکرێداری مڵکی دەوڵەت $1 میلیارد ئێنینەوە توای بیکەنە خەدەمات بۆ وڵات ئێوە بیر لە هیچ کام لەم ڕێگە نەناکەنەوە یان ئەتانەوێ ئەم دۆخە بەم شێوە بەردەوام بێ. هیوادارم ئەم پەیامەم گەشت بێت کاتێکی